سەرەتاکە ئەم نەخۆشیە بڵاو بۆ لێرە بڵین باسییان لەوکەکەم ڤایرۆس هاتووە لیژنەکانی قایمقامێت و تەندروستی کۆمەڵی ڕێکاریان گرتە بەر و هاتن بۆ ئێرە هەنێ ڕێنمایان پێوەدین لە ڕاستیا بە خۆمان بە پێیان هێبێ دەستکێشە دەستکەن بۆی کە پارە بین بە خەڵک بۆ باقییانەوە بە خەڵک و پارە وەرگتن بەڵام دیقەتمانە دەستکێشەکە هەروەکو دەست بە فەرقی نییە لەوە تۆ پارەکە دەسێتەوە لە کولێرەکە و هەمان کاتا دەسێتەوە لە پارە لەو کاتێک بێتەوەی گواستنەوەی ڤایرۆسەکە لەبەرەوە خۆمان هەوڵمانە شێوازێکی تایبەت بەکاربێنین بە مەقاش پارەکە وەرەگرین لەبەرەوەی تەندروستترە. وڵای ئەمە زۆر مرتاحین چکە لە پێش خۆمانەوانێ گرنگی بە خەڵک ئەین تاکو و خۆمان ئێمە خەمی خەڵکمانە چکە ئێمە ڕۆژانە چەنها کەس ڕوومانتیەکە و ئێمە بۆیە پامەندی ڕێمانەکان بووین بۆی هەم ژیانی خۆمان پارێزنین و هەم ژیانی کەسەکانی تر تەنانەت ئەو کەسانی کە یەشن زۆر دڵخۆشن بەو شێوەی ئێمە ئەبینن و بە هیچ شێوەیەکیش ئێمە چۆن بڵێ یەک دەستکەش بەکار نانی یا یەک دەماوە بەکار نانی ڕۆژانە چەندجار ئەیگۆڕین بۆی ئەو میکرۆبە نەمێنێتەوانە لەسەر دەستمانیان بگواسرێتەوە لە ڕێی ئێمەوە. ئێستا بە بۆنەی ئەم نەخۆشیەوە ژیانمان زۆر لە مەترسیایە پێویستە خۆمان پارێزین دەستکێش و دەمان بەکاربێنین و هاوکاری خەڵکەین شتگران نەکەین پاک و تەمیز بین ئێمە ئێستا ئەم شتانەمان دانین جوانە و ناوە بە دیتۆڵ بە دەرمانە ڕێژین پاک و تەمیز بۆی خەڵک ڕوومان تێ بکە بەس لە چاو نەخۆشیە ئێستا دوو ڕۆژە خەڵک زۆر کە بێتە دەرەوە.